لە جیهانە لە هەر وڵاتێکە لە هەر ناوچەیەکە کاتێک کە دادگا بێت هەموو تاوانەکان گیر و لفتەکان ڕوەکەنەوە ئەوێ بووە لە بەرەوەی دادگا دوجار شوێنی یەکلاییکردنەوەی کێشەکانە شوێنەوەیە کە کێشەکان چارەسەر بکات بەڵام ئێستا دادگای فیدرالی تەنانەت بڕیا یاخود ئەو دەستورەی کە عێراقی فیدرالی لەسەر داڕێژراوە ئەو دەستوری عێراقی فیدرال هەیەتی وەک خۆی جێبەجێ ناکات تەنانەت ئەم دادگای یاسا و ڕێساکانی کە لە دەستورە هەیە کە نووسراوە بەپێی ئەم مادە و یاسانەش وەک خۆی ناڕوات چونکە دواتر جێبەجێکردنەکەی گرنگە تا چەند جێبەجێکرێت و ئەو بڕیارە تا چەند نەتوانرێ گۆڕانکاری تیا بکرێت ئەمەش کێشەیەکی گرنگ و گەورەی ئێستایە کە لەلایەن دادگای فیدرالی عێراق و لەلایەن عێراقەوە بۆ هەرێمی کوردستان دروست کراوە لەسەرم بابەتە لەسەر ناردنی قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە ئاکاتە موچەی فەرمانبەران ئێمە میوانداری بەڕێز چیایی تەیموورمان کردووە کە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمە بێ بەڕێز چیایی ئەم کاتت باش سڵاوت لێبێ پێمان بڵێ ئایا دادگای فیدرالی و وەزیری دارایش نیەتیان چییە لەم شێوازە مامەڵەکردنە لەگەڵ هەرێمی کوردستانە ئەم کاتی جەنابەت و هەموو کاتی هەموو بینارەکانتان بینارانی کەناڵی کوردستان 24 خێر و خۆشی بن ئینشەڵڵا هەواڵ دیارە مەبەستیان ئەوەیە کە گرفتی جدی و گەورە بۆ حکوومەتی هەرێم دروستکەن مەبەستیان ئەوەیە دەرزێک دروستکەن مابینی حکوومەتی هەرێمی کوردستان و خەلکی کوردستان مابینی هێزە سیاسەکانی کوردستان و خەلکی کوردستان دەیانەوێت پەیگەی هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی دستوری خاوەن دەسەڵات کە لە بڕگەکانی دستوردا یە بڕگەی 121 بەڕاشکاوی ئەم پەیگە لە واس بکەن هەنگاو بۆ ئەوەی بەرەو نەمان ببن ئەوەش خەیالیان خاوە ئیشەڵا پێیان ناکرێت بە شارەزایی و دڵسۆزی و زانین و دانانی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و شاری خەلکی هەرێمی کوردستان ئیشەڵا ئەو پیلانە سەر ناگریت باشە ئەو بڕەپارەی کێسە نردویانە بۆ موچەی فەرمانبەران موچە خۆرانیش بەگشتی ئەو بڕە نییە کە پێشتر لەسەری ڕێکەوت بوون ئەو بڕە نییە کە مافی هەرێمی کوردستانە پچڕیش نردیان و کەمتریشە ئێوە لە نزیکەوە لەگەڵیانن ئایا بەنیازن بەشەکانی تر بنێرن یاخود نا بەم شێوەیە بەردەوامە بێ ناخێر ئەوانە هەموو بەهانەنە نانەوێت بودجەوەکی خۆ کە یاسای بودجە پار بڕیارمان لەسەردا و دیارە پشکی هەرێمی کوردستان 12.67 لە 200 تریلیۆنی ئەگەر بین بکەینە پارە دەکات تقریبا 17 تریلیۆن دیناری عێراقی ئەگەر بکەینە سەر ئەساسێکی مانگانەش مانگی تقریبا تریلیۆنێک و 500 میلیارد دیناری عێراقی دەکات ئەوەی نردیانە چەند قەرزێک بوو بە قەرز حسابن 700 میلیارە ئەم دوایش ئەوە دوجارە 618 میلیارد دەنێرن ئێمە هەموو دەزانین بەس موچەخۆرانی هەرێمی کوردستان تقریبا لە 900 میلیارد زیاترە ئەوەی تر دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر تەواو بکات ئەدیکا بەشی ئەستیسماری وەبەرهێنان کە پرۆژەکان پێ دروست بکەی ئەو پرۆژەی ڕاوەستایە پێ تەواو بکەی ئیتر کاب ئەو مەساریفی دام و دەستگای حکوومەت پێویستی کە ئیدارەی وڵات پێ بکات ئەوانە بەڕاشکاوی ملکەچی دستور نینە ملکەچی دیسان یاسای بودجەش نین دەیانەوێت وەکو خۆ تەفسیر بکەن سەرەدەرێکمان دەکەن بە عەرەب دەڵێن سەرەدەری غالب والمەغلوب پێیان وایە هەرێمی کوردستان لە زاویەکدا پێی ناکرێت هیچ دیفاعی لە خوب بکات دیفاعی لە مافی خەلکی خوب بکات بەڵام ناڵێم خەیالیان ئینشەڵا خاو دەبیت چاوەڕێینە سەرکردایەتی سیاسی
ئاراستەمان بکات هەر بریارێک پێویستە ئێمە وەکو باشە بەڕێز چیایی خەلک لێرە ئامادەینە کورسیەکانی خۆمان چۆڵ بکەین و بایکۆتی دانیشتەکان بکەین مستعدن استقالەتەکانی خۆمان بدەین چ پێویستە لە بەرژەوەندی گەلی ئێمە دڵنیا بن دوودڵ نابین لەوی باشە ئێوە نوێنەری خەڵکن ئێوە نوێنەری ئەو خەڵکە ئەو موچە خۆرە فەقیر و هەژارن کە ئێستا بەم مانگی ڕەمەزانە چاوەڕێی موچەکەیان وەریگرن ئێوە نوێنەری ئەوانن ئێستا و خەڵکە چاوی لە دەستی ئێوەیە ئێوە چیەکەن لەوێ بەڕێستان ئاماژە بەواکەن کاڵە ئێمە چاوەڕێەوەین لەلایەن ینی لایەنە سیاسیەکانەوە ئاراستە بکرین ئەی ئێوە نوێنەری خەڵکن ئێوە خۆتان چه هەڵوێستێکتانە بێ بە تایبەت سبەی کە هاوکارەکانی ئێوە کە هاوپیشەکانی ئێوە لە لیژنەی دارایی داواتان کردووە وەزیری دارایی عێراق ببیندێ ئێوە چۆن یەکدەنگیەکەن چیەکەن بۆیان بۆ ئەو خەڵکەی کە چاوەڕێی هەواڵێکی موچەکەیەتی موچەی ئەمانگە شات بەڵام ئەوانەی کە داوا دەکەن مەسەن بۆ مانگی بێت موچەی هەموو فەرمانبەرانی هەرێم لە یەک مانگدا جێگیر بکرێت پێ دەڵێن تەوتین بە عەرەبی شتێکی ئەستەمە عێراق پێویستی بە 7 ساڵ بوو ڕۆژانە توانیتی 3500 معاملە بەڕێوە ببات ئەوەی لە هەرێم دەوا دەکرێت دەبیت ڕۆژانە ئێمە 1000 معاملە دروست بکەین و ئێمە ئیتر قیاسیش بکە ئەوانە توانایان چەندە 15 محافزانە حکوومەتێکی ئیمکانیاتی داراییانش باشترە حکوومەتیان کوونترە دامەزراوەکانیان جێگیرن ئیتر پێیان کرابوو 3500 ئەو کریتت کار دروست بکەن لە ڕۆژێ داوا لە ئێمە دەکەن 40,000 دروست بکەن نیەتیان ئەوەیە کە پارە نەدەن پێم ئەوە هەر نامەی سیاسینە مەسەجی سیاسینە بۆ قیادەی کورد دەنێرن دەیانەوێت بکەنە ژێڕکێفی ئەو ڕەوتەی کە هەیە لە دەبەرەکە هەرێمی کوردستانش ببیتە ساحەک بۆ ململانەی کە هەیە لەو مەنتەقەیە و ببیتە هاوپەیمان لەگەڵ هێزێکی ئەقلیمی وەکو زۆربەی زۆری ناوچەکانی تری عێراق ئەوەش پێم وایە ئەستەمە ینی ئێمە بەرژەوەندی ملەتی خۆمان و دوورخستنیان لەو ململانە نیودەولەتیەکان باش دەزانین ئەگەر باجەکەشەوە بیت کە محەڕەمەمان بکرێت گیر و گرفتمان بۆ دروست بکەن باشە بەڕێز چیایی تەیموور ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕاستەوخۆ لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکە